بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگوی تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین ئەم شەو قسە لەسەر باس و بابەتێکی گرنگی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین، ئەویش قەزەی فەلەستین و غەزە و کێشەکانی نێوان حەماس و ئیسرائیلە. قسە لەسەر باس و بابەتێکی گرنگ دەکەین، دەپرسین ئایا کورد بۆ خۆی پەیوەندی بە قەزەی فەلەستینەوە هەیە؟ دوو نەتەوەی جیاواز، دوو کێشەی جیاواز، دوو جوگرافیای جیاواز، دوو قەزەی جیاواز. دەپرسین ئایا تا چەند کێشەکانی نێوان فەلەستین و کورد چوونیەکە؟ بۆچی لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان و ئەندازێک نەوەدەکانی سەدەی ڕابردووش کورد بە چەپ و مارکسیستەکانیشەوە تا ڕادێک هێزە نەتەوەیەکانیش هاوسۆزی گەلی فەلەستین بوون، بەڵام ئایا ئێستا پێویست دەکات بە هەمان شێوە هاوسۆزی ئەو گەلە بن؟ ئایا کێشەکەیان کێشەی ئینسانیە یاخود کێشەی دینە یاخود کێشەی نەتەوەییە؟ ئێمە هەوڵ دەدەین ئەم شەو قسە لەسەر ئەم باس و بابەتانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عومەر محەممەد سەرۆکی ئەنجومەنی شورای یەکگرتووی ئیسلامی کوردستان، مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری ئیسلامی، بەخێربێن بۆ بەرنامەی گفتوگوی تایبەت. دکتۆر عومەر، وابزانم لەسەر مێژووی فەلەستین و قۆناغەکانی ئەو مێژووە و هەروەها ئەو ماوەی کە فەتح کراوە زۆر قسە و باسی لەسەر کراوە، بە تایبەتی لەم ماوەیەدا چ لە ماوەی پێشوودا کە قسە و باسێکی زۆر لەسەر کەسایەتی سەلاحەدینی ئەیوبی لە شەقامی کوردیا هاتەکایەوە، لە نێوەندی ڕۆشنبیری کوردیا باسی لێوە کرا، و ئەم دوایانش کە کێشەکانی فەلەستین بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دیسانەوە سەری هەڵدایەوە. دەپرسین ئایا کێشەی فەلەستین چ پەیوەندێکی بە ئێمەوە هەیە وەکو نەتەوەی کورد؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو بۆ ئێوەی بەڕێز و بۆ جەنابت بە تایبەتی. ئەم قەزیە بەڕاستی قەزەیەکی گەرمە و کێشەیەکی ئینسانیە، ئەوەی خاوەنی وجدان بێت کە ئەو ئەحداث و واقعە ئەبینێ ئەمڕۆ ناتوانێ یعنی بێ هەڵوێز بێ، ناتوانێ بێدەنگ بێ. و بەنیسبەت ئێمەی کوردەوە بەڕاستی کۆمەڵێک پند، کۆمەڵێک واقعمان بەستێ بە یەکەوە کە ئێمە ئەبێ لەسەر ئەمە قسەی ڕۆشنمان هەبێ. یەکێک لەوانە یعنی هەر ئەوە بەسەکە بۆ هەموو ئینسانێک لە تەواوی دنیاە ئەمە قەزەیەکی ئینسانیە، ئینسانێکە زوڵمی لێ ئەکرێ، ئینسانێکە لە ماڵی خۆی دەرەکرێ. من ئەمڕۆ یەک واقعی بچووکم بینی، ئینسان ناتوانێ دوو بران مناڵەکانیان بەژەکەن لە بینی یەکە، دوو مناڵی خۆی یا بە براکەی کە ئەوش دوو مناڵی ئەڵێ نەکو عیلەکەمان هەموو تیاچێ با دوو مناڵی منیش لە لای براکەم بمێنێ، یان نەکو عیلەکەی ئەو تیاچێ با دوو مناڵ ئەو لای من بمێنێ. یعنی تا ئەو ڕادەیە باز لەمانەوەیە، حربی ئیستینزاف و حربی ئیستیئصال و دەرێنانە لە بن. ئەمە لە کاتێکە طبعاً ئەم ئیسرائیلی کە ئێستا واکە لە ساڵی 1840 3000 جوولەکە هەبووە لە فەڵەستین، لە ساڵی 1900 لە سا 5 خەڵکی فەڵەستین جوولەکە بوون، لە سا 85 موسڵمان بوون، لە سا 10 مەسیحی. ئەم زوڵمە گەورەیە لەلایەن ئەم فئە بچووکە دەست پشتگیراوە لە دەرەوە بە هەموو شێوازێک، طبعاً لەبەر خاتی ئەوان نا، لەبەر خاتری دروستکردنی درزێک شەقێک لە ناو جەرگەی وڵاتانی ئیسلامیە بۆی هەمیشە دەرگایەک بێ، ڕێگایەک بێ، پردێ بێ لێرە حوزوریان هەبێ و شوێنێک بێ بۆ تێکدان و پێکدادان و دروستکردنی ململانێ لە ناو گەلانی مسلمانە و بۆشیان تاقیق بۆ تا ئێستا. ئەمە خاڵێکی کە بەڕاستی ئەم پرۆژەی دەوڵەتی جوولەکەی پرۆژەیەکی ئیستیعماریە کاگارە، لە ئەسڵا خۆی پرۆژێکی ئیستیعماریە. یعنی وەسیقەکە من ئەمڕۆ وەسیقەیەکی زیندوون بینی کە وەزیرێکی بەریتانی لە 1950 ئەڵێ ئێستا لە 1950 کاتی دروستکردنی دەوڵەتەکە نییە، بەڵکو دوای ئیحتیلال، دوای داگیرکردنی دەوڵەتانی وڵاتانی ئیسلامی داوامان وایە مەجالمان بۆ بکەنەوە منەظەماتمان بچێتە ئەوێ بۆی ئاسانکاری کا بۆ هیجرەت، بۆ کۆچ، بۆ کڕینی زەویەکان. و بالفعل ئەو وەزیرە لە ساڵی 1970 لە کاتی داگیرکردنی قودسە خۆی یەت ئەبێتە ئەوەل حاکمی بەریتانی لەناو قودسە. 100 قرار دەرەکات لە کاتێکی کەمە. یەکێک لەو قرارانە تەملیکردنی ئەراضی فەڵەستینیەکانە. مەبەستم ئیحتیلالە بە تەواویمانە بە پرۆژەیەکی ئیستیعماری، بە پرۆژەیەکی داگیرکاری زلهێزان بۆ ناوچەکە. ئەمە خاڵێکی کێ؟ خاڵێکی کە مامۆستا کە ئێمە ئەبەسێتەوە بۆ بەڕاستی سەرکردەی کورد کە شانازیە بۆ میلەتی ئێمە لە تەواوی دنیاە. ئەو شانازیەی بۆ خۆی و بۆ میلەتەکەی بۆ هەموو نەوەکانی دو هاتوو تۆمار کردووە کە ڕزگارکاری قودس بووە لە زەمانێکە.
و ئێسش فەڵەستینیەکان تەواوی دنیا شانازی بەو سەرکردە مەزنەوەکەن. بەڵکو لە ساڵی 2000 مەجەلەی نیویۆرک تایمز ئەڵێ لە ساڵی 1000ەوە تا 2000 پیاوێکی تر لەسەر ئاستی جیهان دروست نەبووە بەقەدە سەلاحەدین لە عەدالەتی، لە ئازایەتی، لە بەخشندەی، واروەها لە گیانی لێبوردەوی تەسامح لەسەر ئاستی جیهان. ئەخر لە ساڵی 1000 بۆ 2000 1000 ساڵ زۆرە کەسێکی تری ئاوا لە دایک نەبووە. ئەو شانازیە گەورەی قودسی ڕزگار کردووە، کەواتە ئەوە بە شێوازیش کە منە بەسێتەوە بە یەکەوە. لە کاتێکی کە ئیتیفاقی سایکس بیکۆ سایکس لەگەڵ بیکۆیە هاوڕێی ئەم وەزیرە بەریتانی کە ناوی سامۆئیلە مراسەلاتی بەردەوامیان لەگەڵایە لە داڕشتنی ئیتفاقی سایکس بیکۆیە کە خۆمان قوربانی ئەو ئیتفاقین، ئەو فەڵەستینەش بە هەمان ئیتفاقیدا بەشکراوە. کەواتە من زۆر پند زۆر ڕێگایە ئەم بەسێتەوە بە ئەوێەوە بەدەر لەوەی کە ئەمە شتێکی دژایەتێکی گەورەی یاسانی دەوڵەتەکانەکەن کاگارە. یعنی ئێمە ئەبێ لەگەڵ یاسا بین، ئەبێ ئەمە لەگەڵ عەدل بین، ئەبێ لەگەڵ ئیحتیلال نەبین، ئەبێ لەگەڵ قەزی ئینسانیەکان بین، ئەبێ لەگەڵ قەزیە مێژوویە گەورەکان بین کە پرشیندارە بۆ گەلانی تریش کە پرشیندارە بۆ ئینسانیەکەی. جا مەبەستم لەو ڕۆوە سیر کە تقریباً 30 قەراری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەیە بەرامبەر بە فەڵەستین ئیسرائیل هیچی جێبەجێ نەکردووە. لە قەراری 194 کە تایبەتە بە گەڕانەوەی ئەوانەی کە دەرکراوە تابەن بۆ معلوماتی بەڕێزت 3,670,000 کۆچبەری فەڵەستینی لە دنیا هەیە ئێستا. یاسایەکی پێوتی حەق العەودە تابەن لە میساقی جارنامەی مافەکانی مرۆڤە بەندێکی ئەڵێ مرۆڤ بۆی هەیە وڵاتی خۆی بەجێ بێڵەوە بۆشی هەیە بۆی بگەڕێتەوە. بەپێی ئەم بەندە گەڕانەوە لەگەڵ قەرە بووە لە بەندێکان نووسرا تایبەت بە فەڵەستینیەکان تا ئێستا ئیسرائیلەکان ئامادە نین جێبەجێکەین. 135 جار ئەنجومەنی ئاسایش تەئکید لەو قەرار ئەکات 135 جار لە 1948ەوە تا ئێستا ئیسرائیل ئەیشکێنێ بە بەرچاوی هەموو دنیاوە دژایەتی یاسانی و دەوڵەتیەکانەکە، زوڵم مستەم ئەکا، خەڵکی سیڤیل لە ماڵی خۆی دەرەکە، لە ماڵی خۆی دەریەکە. تقریباً تا ئێستا 3,500,000 خەڵکی لە وڵاتەکەی خۆی دەرکردووە. لە 3,000 کەسەوە ئێستا بچی لە 178 ئەو وڵاتە لەژێر دەستا بێ خاوەن خەڵکەکەی خۆی، خاوەن موڵکە تەبیعەکەی خۆی مافی ئەوی نێ بڵێ من خەڵکی ئێرە. وەکو ئەزانی وەکو شیوای بزەبر وەکو یەکشت دوایە ئاخر قسەم وەکو وایە ئێستا لە عێراقا 300,000 مەسیحی هەیە ئێستا لە عێراق. ئاشوودیەکان بێن بڵێن ئێمە لە 6,000 ساڵەمەوە پێشەوە لە عێراقا بووین ئەبێ ئێوە بڕۆنە دەرەوە. ئەم 300,000 کەسە دەوڵەتێکی وەکو ئەمریکا یا وەکو بەریتانیا پشتیوانی لێ بکە خەڵکە عێراقیەکە خەڵکە کوردستانێکە دەرکە ئەوان لە وڵاتانی کەەوە بێن لەم وڵاتی ئێمە دەرکین. ئەمە هەمان ئەو شتێ هەندێک من بەلامەوە سەیرە هەندێک پشتیوانی لەو زوڵم مستەمە ئەکا ویژدان مامەسا ویژدان عەقڵ سەلیقا یاسا مرۆڤایەتی هەموو ئەمانە هیچی لەگەڵ ئەمانێ. بۆیە کە منێک ئێستا پشتیوانی لەو قەزیەکەم مانای وان نییە کە من لام داوە لە پرەنسیپە نەتەوەی و نیشتمانەکانی خۆم بەڵکو ئەم بەسێتەوە زۆر بەو حاڵەتە ئینسانیە یاساییە مەزڵومیەتی کە لە وڵاتەیە. سپاس دکتۆر مامۆستا نازم. دکتۆر عومەر ئاماژەی بە لایەنە ئینسانەکە یا لایەنە بە زمانەوەکە هیومانیستیەکەی کرد کە پێویستە بەو پێوەرانەی کە ئەو باسی کرد و ئیسرائیلیەکان بە هەمان شێوە حەقی فەلەستینیەکان یا مافیان زەوتەکەن پێویستە ئێمەوەکو کووردا کۆچیان لێ بکەین وەکو گەلێکی چەساوە لە جیهانە یاخود بڵین لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە. ئەی لایەنێکی تریەیە کە زیاتر زۆر جەختی لێ ئەگرێتەوە بە تایبەتی گوتاری سەحوەی ئیسلامی یا گوتاری ئیسلامیەکان یا گوتاری تاک و ئینسانی باوەڕدار ئەکرێت چۆن یعنی وەکو لایەنە دینیەکەی وەکو بەرپرسیارەتیی ئاینی ئینسان هاوسۆز بێ لەگەڵ براکەی خۆیان لەگەڵ ئەو کەسایە کە هەردووچیان ڕووگەیان یەکە بەڵام ئەچەوسێتەوە ئەمیش لێرەوە بتوانێت هاوسۆزی خۆی و هاوخەمی خۆی بۆ ڕابگەیەنە یاخود بۆی دەربڕێت. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. دیارە دەستخۆشیم هەیە بۆتان و بەرنامەشتان وەداوەکارم لە خۆی تەعالا ئەوانەی کە لەم فترەی چەند هەفتەی ڕابردووە بوون بە قوربانی خۆی تەعالا بە شەهید وەرەنگرێ لە قودس و لە فڵەستین وەروها بریندارەکانیان خۆی تەعالا شیفای بۆ بنێری ئەوانش کە ئەوارە بوون بە سەلامەتی و بە سەربەرزی بگەڕێنەوە سەر خاک و نیشتیمان وڵاتی خۆیان. وڵا ئەوەی کە ئێمە بەستێتەوە بە واتەگەلی کووردا بەستێتەوە بە گەلی فلەستینەوە دیارە بە دەرەجەیەک دوو خاڵێکیان وەکوی مامۆستا باسی کرد
ئێمە مەزڵومیەت ئێمە لە ستەم لێکراویە هەردوو لامان دوو میلەتی ستەم دیدەین هەردوو لامان ستەمان لێکراوە گەلی کورد بە درێژایی بەلای کەمەوە سەدەیە کە ستەمی لێ ئەکرێ تاڵی و سوێری ستەم ئەزانێت چۆنە گەلی فەڵەستینیش گەلێکی ستەم دیدێ بۆیە ئێمە ئەزانین ستەمکردن لەوان ئەس تاڵیەکی هەیە و چ زەحمەتێکی هەیە خاڵیش تر کە ئێمە ئەبەسێتەوە بە یەکەوە ئێمە هەردوو لامان میلەتیشی مسڵمانین ئێمە نابێ با بڵین لەبیری خۆمان بڕینەوە ڕاستە ئێمە قەزەیەکی ئینسانی هەمومان وەکو مرۆڤێک لێوێ مەسیحی هەیە مسلمان هەیە خەڵکی تر هەیە ئەوە جوولەکەی تیا هەیە پێویستە ئەمە هەمویان وەکو مرۆڤ بژین هەمویان وەکو مرۆڤ بژین لە چوارچەوەی پرەنسیپە مرۆڤایەتیەکانە ئیسفادە هاوکاری یەکتر بن و تەبا بن و لەو خاکەیا بژین بەڵام لە کاتێکە کە ئاینێک یان نەتەوەیەک ستەم لە گەلەکانی ترەکە لێرەیە واجبی سەرشانی گەلانی ترە بێنە سەر پێ و دیفاع لەو لایەنە مەزڵومە بکەن جا بۆیە ئێمە لەگەڵ گەلی فەلەستینە ئێمە هەردوو لامان گەلیشی مسڵمانی مەسەلەی قودسیش قەزەیەکی تەنیانەتەوەی نییە پەیوەند بێ بەو مەجموعە خەڵکەوە واتە ئەو مەجموعە عەرەبەی ئێستاوا لە غەزە و لە کاتی غەزەیە ئەژی بەڵکو ئەمە قەزەیەکی دینیە ئێمە پێغەمبەرەکمان عەلەیهی سەڵات وسەلام لەوەی معراجی کردو و ڕۆشتە بۆ ئاسمانەکان ئەمە وەحیە و قورئانە و خوای تەعالا لە سوورەی ئیسرا باسێکە و پێغەمبەر فەرمێ سەڵ وسەلام مزگەوتەکە من نوێشکردن تایە خێری 1000 نوێژی تایە بەڵام لە مزگەوتی ئەقسایە ئینی نوێژ 4 نوێژ لەوێ جا بەخەرنوێ واتە دیسکەی 250 نوێژ خێری هەیە پاشان وەکوتم جگەلەوەی کە ڕووگەی مسلمانانە بۆیە ئێمە ئەوەی کە ئەمان بەسێتەوە بۆیە لایەنێکی دینیە کە برای مسلمانن پاشان قیبلەی مسلمانانە جوولەکە لە بە درێژایی مێژووە ئەو کاتانی کە دەسەڵاتیان بۆ لە قودسە کاتێک بوون کە شوێنکەوتوی دینەکەیان بوون بەڕاستی و شوێنکەوتوی پێغەمبەرەکانیان بوون لە کاتی یوشع کە یەکێک بوو لە پێغەمبەرەکان و ئەوەی کە ئەو گەنجەی کە لەگەڵ موسای عەلەیهی سەڵات وسەلام ئەو قودسی بۆ فتحکردن کە پێشتر موسى عليه الصلاة والسلام هولي دعوة قبوليان نكرد وتاني اذهب أنت وربك فقاتلا إنها هنا قاعدون إما تاقتي أمامانية خوت عمرون شركة بكن دوای 30 ساڵ ئەنجا ئەم پێغەمبەرە هات قودسی فتح کرد قودسی بۆ وەرگرتن دوای لەم لە کاتی یوشاوە تاوکو سەردەمی سولەیمان پێغەمبەر سەڵات و سەلامی خوان لەسەر بێ واتە داود پێغەمبەر و هەروە سولەیمان پێغەمبەر نزیکەی زیاد لە 250 ساڵ ئەم فترەیە بەنی ئیسرائیل خاوەندە سەڵات بوون خاوەن هێز بوون بۆ چووکە شوێنکەوتوی پێغەمبەرەکانیان بووین دەستیان بە دینەکانەوە گرتووە خوای تەعالا فەرمێ ضربت عليهم الذلة والمسكنة أينما ثقفوا إلا بحبل من الله وحبل من الناس. على يهود لهر شوێنێک کابن وەزعێکە سازێن توان تووشی زەلیلی و بێدەسەڵاتیەکەن واتە بە بێدەسەڵاتی و بێهێزی ئەژێن لە دوو حاڵەتانە بێ حاڵەتێک کە دەست بە ئاینەکەەوە بگرن وەکوتم لەوە پێشکە لەگەڵ پێغەمبەرەکان هابوون و سەلامی خوان لەسەر بێ و دەستیان بە دینەکردەوە خوای تەعالا فەرمێ وأني فضلتكم على العالمين ڕۆ کاتە بەنی ئیسرائیل ئەڵێ من کردتانمە سەردەسەی جیهان بۆ چووکە ئەو کاتە ئەوان وابوون پاشان لە کاتێکە ئێستا ئەمڕۆ یەهود بەو ئەوەی کە ئەوان ئیکەن لە هیچ ئاینێکا جێی نابێتەوە زوڵم و ستەم و داگیرکاری و فرت و فێڵ و ئەوەی کە هەیە لە ئاینە جێی نابێت نە لە ئاینەکەی خوانە و نە لە هیچ ئاینێکی ترشە بۆیە ئەوان ئێستا دەستیان لە ئاین بەرداوە واتە ئەوەی ئەوان ئاین نییە کە ئیکە واتە لە ڕێنمایی تەوراتانیە کە ئەوەی خۆیان بێ یان ڕێنمایی پێغەمبەرەکان ترانی ئیکە بۆیە وەکو میلەتێک خۆیان هاتوون دەستیان بەسەر وای گرتووە دیارە ئەمە بۆ چیش کراوە وەکو مامۆستاش باسی کرد قەزەیەکی ئیستعماریە وڵاتانی ئەوروپا بۆ خۆ قوتارکردن چونکە جوولەکە کێشەیەکی گەورە بوو لە ئەوروپایە بڕۆ مێژووی ئەڵمان خوێنەرەوە سەردەمی نازیەکان وڵاتانی تری ئەوروپا کێشەیەکی گەورە بوو چۆن چارەسەریکردن چارەسەرەکەیان بۆ دۆزیەوە کە ئەم دەوڵەیان تیان بۆ دروستکەن لە سەردەمی ئینتیدابی سەردەمی بریتانیەکانە و دەوڵەتیشیان بۆ دروستکەن و لە 1940 و بیان نێوێ داینێن بۆیە لەلایەکەوە کێشەی ئەوروپای پێ چارەسەرکەن دووەمیش بزمارێک بێ بیدەن لە جسمی جیهانی ئیسلامی هەر کاتێک خۆیان بیانوی بیجوڵێن بەڵێ مامەسا یعنی ئەکرێ بڵێن ئەمە تا چەند پێویستە لە زیهنی تاکی مسلمانە یعنی ئینسانی بڕوادار وەکو چۆن بڕوای بە عیبادەتەکانی هەیە و ئەیکا پیانەوە ملزەمە یعنی هەمیشە قەزەی فەلەستین و قودس و ئەو کێشەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە و 70 ساڵ زیاترەکە ئیسرائیل خاکی مسلمانانی داگیرۆ یعنی ئەمە هەمیشە بە بەشێ لە خەم و لە هەموو لە بایەخ و لە گرنگی خۆی بزانێت یعنی تا چەند ئەمە گرنگە ئەو کوتم جارێ ئەمە مادام ئەمە قەزەیەکی دینیە بڕۆ مێژووی فلەستین قودس بخوێنەرەوە
زیاد لە نزیکەی 50 جار ئاودانی و وێرانکردنی بەخۆیەوە بینیوە. يعني قدس قضية دينية يهود قضية دينية سهاتوني أرزي مئات الأيوان قناعتين وائل التوراة خوي تعالى مرزي بواندانا وأبي خوان خوان الصلاة بين وكو شيري بارد أي كان بيها حلالة لبرو أبي خلق كدر كان خوام سنة سور زدانشن أما قناعتي شي دينية الأيوان بلا فكري إسلامية واتل دقيق فرمودي خواه في غمري خواه صلى الله عليه وسلم قدس قبلي مسلمان على مصر وشوني قشتي في غمري خواه عليه الصلاة والسلام معراج بو أسمانه كان وروهان نويج يكتيا وكتم هندك لين باي بقر بينصد نويج للمزقوت يشتري بك خيري هي بويا وشونك يكم قبلي مسلمانانا بويا أركي سرشاني هم مسلمانك وكتشون إما باشق الدين ما العقيدة ما أي خوانين درباري أركان إيمان وإسلام أبي مثلا قدس لشعور وهسمان أبي نبي بابلين إهمالكن أجر وابوايا صلاح الدين أيوبي شيء أركيتي شيء مجبورة بروا قدس لأوقاته لدى الصليب الور بقدرته. بلى. تكميليك عفوا راس كينك. طبعا بوكو زانياري شو كهني كذا أبرسيه عليه أرزي خوان وشون توشوني خوان وراس كنوي أما طبعا جولك لسردمي هادريانا لصالي صوصي وبينجي ميلادي شورشي كان كرت هادرياني الروماني لبرانبري أنا قمعي كردن داري كرت إيتك فتح إسلامي هاد جولك لفلسطين نبو أما خالك زور قرنقا فتح إسلامي كاتك هاد تنها معبدك جولك لنا قدسان نبو تنها دو كنيسة لبو كخليفة عمر شو نابيوا أو هردو كان شو ناوي نوجي تانا كردن نوجي مزقوتي تعصيب أوان كردوا ما بستم أويا دواي هزارو 800 صال كأوان لوين نماون هيج بهاني كانية بينه خلق كي كلوي هزاران صال لويا بدري جاي 1200 صال حكم إسلامي كبيك وجان هب ولويا تنانت أو مزقوتا بدسي كي لكي بدسي مسيحية كما وإيش هنازي بيواكا نوسريكي أوروبي كتشوتا ناقل سوا عليه أوي سرنجي مني راكشا مالي مسيحيين بينيوا لقال مالي مسلمان بيكوا بون أم بيكوا بون على بيني من لبنجري سربانك وبقول أن تنجبالك كيا أما لبنجري مالي خويا وشتيان دا بدراوسي مسلمان كان لبنجركو بدس لياوا قتن بيكوا جانك تا أوراد دي هو حالة إسلامي وبيكوا جانا براسي استقراري دروس كده تنان لسليمانية كاغارا يعني نمونيك بو بين مدى سليمانية كأم دينا چەند کاریگەری هەیە لەگەڵ بەرامبەرەکانتان بۆی پێکەوەژیان دروستکە لە سلێمانیە کاگەحمەی شێخ یەک نمونە هێنمەوە بۆم پێکەوەژیان ئیسلام چۆن دروستی کردووە ئیسلام زوڵم ناکە ئەو بەرامبەرە هەرچی هەیە ئیسلام لەگەڵ هەموو کەسێکای کرێ تەنها لەگەڵ زوڵمان نایکرێ لەگەڵ کافرە لەگەڵ یەزیدیە لەگەڵ مەسیحیە لەگەڵ بوزیە بەس لەگەڵ زوڵمان نایکرێ لەگەڵ هەموو جۆرێک لە ئینسان لەگەڵ هەموو ئەسنافێک لەگەڵ هەموو تایپێکاکرێ بەڵام لەگەڵ زوڵمان نایکرێ ئەگەر موسڵمانیش بیکا زوڵمەکە جا سەیری کاگەحمەوکە کچێکی مەسیحی بۆ کوڕەکەی ئێنێ کچێکی مەسیحی کاتێک کە مناڵیان ئەبێ کوڕەکەی ئەڵێ باوکە نایەنێ مەحموود ئەڵێ نایەنین عیسا ئەم پێکەوەژیان ئەم عەقڵە جوانە کوڕێکی ناوەنی عیسا هەم دایکی پێخۆشە کە مەسیحیە هەم پێغەمبەری هەمووشمانە ڕاستە ئێمە موسامان بەقەی پێغەمبەری خۆمان خۆش ڕاستە عیسامان خۆشەوێ ئەم عەقڵە منفتحە سازاوە کراوەیە لەگەڵ تەواوی دنیاە لەگەڵ تەواوی ڕەنگ و دەنگ و دینەکانە ئەمە ئەم عەقڵە ئاخر ساهیۆنیەت مامۆستا چووە سەری ساهیۆنیەت حرەکەیەکی ڕەگەزپەرستیە ئەم حرەکە ڕەگەزپەرستیە بزوتنەوەی زایۆنی جا تعریفەکە ئەم حرەکە ساهیۆنی ئەمە پێناسەکەیەتی حرەکەیەکی ساهیۆنی ڕەگەزپەرستە کە لە ڕێی ڕەئسمالەوە دین تەوزیفەکە بۆ دروستکردنی ئەم کیانە دینی تەوزیف بۆ دروستکردنی ئەم کیان دینی تەوزیف کردووە نەک دیندار بێ ئینا دینەکەی لە ئەسڵی خۆ ڕێی پێ نادا زوڵم کە ڕێی پێ نادا خەڵک دەرکات چکە خۆی دەرکراوە کاتی خۆی چەوسێنراوەتەوە بەدەست فیرعون دەری کردوون عەزیەتی یاون کاتی خۆی ئێستا چۆن خەڵک دەرەکەن بە هەموو دینێک دەرکردنی خەڵک لە هەموو دینەکە ڕەوانیە ئەمەی ئەمانەیکەن حرەکەیەکی ئیستیطانی یا بڵێن دروستکردنی مستعمرە و هۆردوگایە لەسەر ماڵ و مڵکی خەڵک کەسێک کە هەز من لە یەک گەنجی ئیسرائیلیم بینی بە زمانێکی ئینگلیزی فەسیح قسەی لەگەڵ هینەکان ئاکرد لەگەڵ سەربازەکان وتی من یەک داوام هەیە لە ئێوە ئێرەتان بۆ چۆڵەکەم بەس وەڵام من بنەوە تیان چی
وتی بەس پێم بڵێ ناوی باوکت و باپیرتم پێ بڵێ کە لێرە لەدایک ببێ دوو ناوم لە سەرێک پێ بڵێ کە لەم وڵاتی منە لەدایک ببێ من شوێنی خۆم بۆجێ نیانە هەمووی لە دەرەوە هێنراون خۆ بۆ معلوماتیش با بزانین یەکەم جار هێرتزل لە ساڵی 1990 کە مؤتەمەری بازڵی بەس لە سویسرا باسییان لەوە بوو کە بچنە ئەرجەنتین یان بچنە کینیا یا بچنە ئۆغەندا ئەم یا فەڵەستین چکایانزانی فەڵەستین ئاسان نییە قودس کاتی خۆی کە ئۆربانی دووەم بەو کوپسەڵی بێداگیریان کرد لە ساڵی 1960 توانیان تەنها 9 ساڵ بمێنەوە لێرە لە ناو هەژمونی حاڵەتی ئیسلامیان نەیانتوانی بمێنەوە ئەوان ژیانزانی کە ناتوان زۆر بمێنن چونکە قودس وەکو مامۆستا باسی کرد ئێمە پەیوەندێکی ئیمانی عەقیدەتی ئەمان بەسێتەوە بەیەکەوە قبوڵ ناکە ئەنی خەڵکی سلێمانی لە 1948 کە چوونەتە ئەوێ شانازیان کرد گێڕایان تۆ بۆ مناڵەکانە ڕۆڵە من چوومەتە فەڵەستین جیهادم کردووە لە پێناوی دینەکەمە ڕاستە ئەم حاڵەتە لازال ماوە بەڵام ئێستا بەداخەوە ئەم وێنەیە ئەشێوێنرێ ئەم وێنەیە بەرگی کەی بە بەراکرد ئەم وێنەی ئیعلامێکی زاڵ کاریگەری لەسەر جیلی نوێی ئێمە دروست کردەوە ئەزان ئەمە حەقێک ویستم بەشێکی تری ئەو تەوەرە ئەوە بێ یعنی ئێمە بۆی یعنی پێکەوە ژیانی ئاینەکان پێکەوە بوونەوە تا ئێستا بەشێک لە جوولەکەکان خۆیان دێن بۆ ڕای گشتی قسەیەکەن ئەڵێن ئێمە لە فەلەستینە لە قودسە ماڵە مسلمان و جوولەکەش دراوسێن مسلمانەکە کە ئەڕواتە دەرەوە مناڵەکانی ئەسپێرێ بە ماڵەکەی دراوسەی کە جوولەکەڵێ ئاکات لێبێ ینی ئەم پێکەوە ژیانیان ئەوان تێکداوەمە لە ڕابردووشە هەبووە پێویست بەوە ئەکا کە حرەکەی زایۆنیە بزوتنەوەی زایۆنیزم کە تیۆدۆر هێرتزل تەبەنی کرد لە ڕووی فکریەوە لە ڕووی تیۆریەوە دواتر پراکتیزە بوو ئەمانە لەگەڵ ئاینی جوولەکە بۆ خۆی لێک جیاکرێنەوە چکە ئێستا بۆ خۆیان جوولەکە ڕەسەنەکانیش دێنە سەر شەقامەکان ناڕزایی دەرەبرن ئەڵێن کێشە بۆ دینەکەمان دروسە بێمە ئای من ویستم بەشێکی تری ئێمە یعنی بۆ ڕای گشتی تەنانە کوردستانیش بەداخەوە ینی زۆر لە نووسەران و نخبەوە ڕۆشنبیری کورد کە دێن ئەنووسن لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیان لە میدیاکانە قسە ئەەکەن قسە لەسەر ئەوەکەن حەقێکی مەشروع بە من یا بزوتنەوەی زایانی زمێن بەبێەوەی ئاگیان لەوە بێ و پۆلێنکاریە نازانن بکەن وەکو با ئەمە پرۆژەیەکی ئیستیعماریە ئەمە بە ئاشکرا کام بێڵهێن برمان لە 900 لە حربی عالەمیەکەمە ئەڵێ ئەبێ ئێمە لە سەر قەناتی سویس دەوڵەتێکمانە بێ کە هاوڕێی ئێمە بێ و دژی منتیقەکە بێ وی ئێمە هەمیشە لەوێەوە بتوانین هەیمەنە و هەژمونی خۆمان بەردەوام بهێڵینەوە بەسەر ناوچەکە ئەمە واقع یعنی ئەمە وەسیقەیە ئەمە ماوەتەوە بەڵێ مامۆستا نازم ئەوەی کە لەگەڵ مامۆستا عومەریش مناقەشەمان کرد ئەو مۆزوعی کە جیاوازی نێوان بزوتنەوەی زایۆنیزم و جوولەکە پێویستە ئێمە بۆ ڕای گشتی کوردستانیش بەداخەوە ئێستا یعنی هەستەکەی قەزەی فەلەستین خەریکە شەقامی کوردیش بەشەکە ئەم لە ڕووی سیاسی و ئەم لە ڕووی کۆمەڵایەتی تا ڕادەیە و لە ڕووی نخبە و لەلایەن ڕۆشنبیرەکانیشەوە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەریەکەوتن دروسە بێ دەنگ بەرزکردنەوە دروسە بێ یعنی پێویستە چۆن ئەم باس و بابەتە ڕوون بێ بۆ ئەوەی ئەگەر جیاوازیەکە بێ ئێمە کاریگەریمان لەسەر شەقامی کوردیشە بێ وە ڕوونکردنەوە بدرێ و سەقافەتێک بڵاو بێتەوە بۆ ئەوەی شتێک دروست نەبێت کە لەوێ کێشەیەکەیە گرفتێکەیە گرفتی فەلەستین و داگیرکاری خاکەکەیەتی ئێمە هاوسۆزیمانەیە بۆی لێرەش چۆنەڵی ئاشتی کۆمەڵایەتی تێگنەچێت چۆن ئیش لەسەر هێورکردنەوەی ئەو دۆخە بکرێت خۆی ئمە بۆ هەموو خەڵکی کوردستان چێ ئەوانی کە خۆیان بە با بڵین ئەوە ئەزان کە پارێزگاری لە مافی مرۆڤکەن کە جوولەکەش مرۆڤ و مافی خۆیەتی و لە ئەرزی کابی وڵات و کیانی و قواری خۆی هەبێت ئەمە هەموو مرۆڤێک ئەم مافی هەیە وەکو کوردێک ئێمە چۆن بەم خۆمانە مافی خۆمازی خۆ بێ و مافیوانیشی بزانین بەڵام ئایا ئەوان وەکو مامۆستاش باسی کرد ئەوان قودس فەلەستین بۆ ئەرزی ئەوانە ئێستا بڕۆ بیان دوێنە یعنی لە چەند وڵاتەوە جوولەکە هاتۆ بۆ ئەوێ لە شەرقی دنیاوە لە ڕۆژهەڵاتی دنیاوە لە باکوور شوور و باکووری دنیاوە جوولەکەی هێنراوە لەوێ داهێنراوە کەواتە ئێستا کەسێکی جوولەکە دینەکەی بگۆڕێ بە جوولەکەی منێتەوە کەواتە قەزەیەکی دینیە بۆیە ئێمە بە هەموو برادەران بۆ هەموو خەڵکی خۆمان لە کوردستانە ئەڵین با بە ئەم بابەتێکی ئاینیە بە دەرەجە یەک ئەمە یەکەم بە تۆ یعنی کە دیفاعیلەکەی حەقی خۆتە بەڵام با بچێتە وڵاتەکەی خۆی مەسەڵ قورئان باسیەوەکە ئەڵێ باسی بەنی ئیسرائیلەکە ئەڵێ دوو جار ئێمە دەسەڵاتان ئەدەینێ وەکو لە سوورەی ئیسرا هاتووە جاری یەکەم کە دەسەڵاتان ئەدەینێ خۆی تەعالی فەرمێ لە تەعلوون عولووان کەبیرە
ئینی دەسەڵاتێکی زۆر و بەرفەرەوان کە لە هەموو ڕوویەکە زاڵە بن لە هەموو ڕوویەکەەوە زاڵە بن بەڵام کە دوای ئەوەی کە فەسادتان نایەوە فەساد ئێستا بڕۆ فەسادی یەهود کە ئەوەی کە دروستیەکەن خۆهەر ئەوەنەیە لە فەڵەستین خەڵکە کوژن کاکە لە دنیاە فەساد لە ڕووی ئالامەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی بێدینکردنی خەڵکەوە لە ڕووی یعنی بۆ ئەوەی تەنیا خۆیان بمێننەوە هەرچی ئومەت و گەلانی تر تەدمیرەکەن و وێرانێکن پلان و بەرنامە هەیە لە ڕووی ئابوووریەوە ئەمە هەیە بۆیە مەسەلەی جوولەکە وەکو مەسەلەیەکی نەتەوەی نییە ئەبێ ئێمە باش لەوە تێبگەین ئەبێ خەڵکی ئەمە باش لەوە تێبگە ئەمە قەزەیەکە پەیوەندی بە قوارەیەکەوە هەیە ئەم قوارەیە خەڵکی ئەوێ نیە 600 ساڵ پێش ئاینی عیسا عەلەیهی سەلات وەسەلام بابلیەکان هاتوون جوولەکەیان باڵین بەنی ئیسرائیلیان لە قودس دەرکردو دەرەوە هەندێکیان هەر کوشتون هەندێکشان دەرکردن دەرەوە نەماون تاوەکو ئەیتر ئەبە خۆناغەیە پێوترێ شەتاتی یەهود پارچە پارچە بە دنیاە هەر لە رووسیاوە لە وڵاتانی دنیاوە بەڵاو بوونەوە و ڕۆشتون بە دوای ژیان و معیشەت و کاسابەتی خۆیان ڕۆشتون بۆیە بەشێک لە جوولەکە قەناعەتیان وایە ئەمە لە دەقێکی تەوراتە لای ئەوان هەیە ئێمە دەوڵەتمان هەبێ ناتوانین خوای تەعالا لێمان قبوڵ ناکە ناتوانین دەوڵەتێکمان هەبێ و عادیل بێ زوڵمی تیاکرێ ستەمی تیاکرێ تەنیا لە سەردەمی پێغەمبەرانە عادیل بوون وەکو عەرزم بکەین تا سەردەمی سولەیمان سەلامی خوای لەسەر بێ 250 ساڵ حکمی دنیایان کردووە وئەنی فەضەلتوکم عەلە العالەمین بەڵام دوای ئەوەی کە لایەندا ینی تووشی ئینحراف بوون تووشی لادان بوون تووشی ستەم و زۆرێکی گەورە بوون بەشێکیان وەکو ئەو حرەکە زایۆنێکی کە هەیە ئەم تەسەوریان هەیە کە پێویستە قوارەیان هەبێ وجودیان هەبێ یعنی لە بێدەسەڵاتیان نەمێننەوە خوای تەعالا فەرمێت ئێوە لە دوو حاڵەتە دەسەڵاتتانە بەو ئاەتەکە بێشتر خوێنمەوە دەسەڵاتتانە بێ کاتێک دەست بە پێغەمبەرانەوە بگرن پەیامی پێغەمبەرانەوە دەسەڵاتتانە بێ کاتێک لەگەڵ ئومەتانی ترە پشتیوانیتان لێ بکەن ئێستا ئەمڕۆکە دەستیان بە ئاینەوە نەکردووە بەڵام گەلانی دنیا پشتیوانیان لێکرد ئەم پشتیانە دەسەڵاتە گەورەکان پشتیوانیان لێکرد بۆ حەزەکەم لێم پرسی بڵێ بۆ من ئەمە ئەوە پرسمیانی ئایا ئەمە ئەبێتە پاساوی ئەوە کە ئێستا بڵێ ڕەسەنایەتی بۆ نمونە جوولەکە لە فەلەستینایە و مسلمانەکان حەقی ئەویانە لەبەرەوەی سەردەمی فتوحاتی ئیسلامی داگیریان کرد و هاتوونەتە ئەو شوێنە یعنی ئەمە تۆزێک ڕوونکردنەوەی ئەوێ لەگەڵ ئەوەی خۆتا بۆی زیاتر بۆ بینەران ڕوون بێ ئەگەر ئەرزی قودس ئەگەر ئەرزی فەلەستین بیت بچینە سەر خاوەنە ئەسڵەکەی ئەرزی غەیری یەهودە ئەوە هەموو جار یاسیر عەرەفات قسەیەکی هەبوو ئەیوت ئەمە ئەرزی زەبارینە یعنی ئەوە نییە بەنی ئیسرائیل ئەڵێ ئینا لەن ندخلها ئین فیها قەوما جەبارینە ئەوانی تیا نەبوون غەیری ئەوانی تیا بووە ئێ باشە ئەمان ئەوان ئەو قەومەکەی تر دەرکرا ئەمان چوونە ئەوێ دوایەوە کە چوونە ئەوێ دەستیان بەدینەوە گردمانەوە دەستیان بەدینەوە نەگرت دەرکران بابلیەکان دەریان کردن ئەوە هێزی یەکەماوەتە دەسەڵاتی یەکەمیان تەواو بوو لە سەردەمی وەکانە وعدە مەفعولە لە سەردەمی بابلیەکانە وعدی یەهود تەواو بوو واتە دەسەڵاتی یەهود تەواو بوو ئێستا حاليا ثم رددنا لكم الكرة عليهم ئێستا مەجاری دووەمە خوای تەعالا فەرمێ دوو مواڵەتتان هەیە دوو شانستان هەیە چانسی یەکەم ڕۆیشتووە چانسی دۆم ماوە چانسی دووەمیش خوای تەعالا فەرمێ کە لە چانستان بوو بەڵام بەردەوام لە قورئان تەماشای کە دەسەڵاتی یەهود دەبەستێتەوە بە فەسادەوە کە فەسادان دەست پێ کردەوە ئەم جاریان خوای تەعالا فەرمێ ئەوانەی تر بەسەرتان ئازاڵەکەین و ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان بە دیارتان ئەگەڕن و وەلیوتەبیڕ ما عەلەیهِ تەتبیرە چیتان کردو هەمووی خاپوورەکەن نامێنێتەوە بۆیە ئەم واقعان نامێنێ جا ئەوە دوای گە پرسیارێک بوو بە کورتی بۆی بچمەوە لای دکتۆر لە سەینەکەی من ئەمیش پێشەوە دکتۆری مامۆستا نازم هەر بە کورتی وەڵامیەوەم باتەوە چۆن ئێمە بۆ نمونە ڕایەکی گشتی یاخود شەقامی کوردی هێورکەینەوە و خەڵکی لەوە تێبگێنین کە ئەمەی بەڕێزی باسیەکەی ئەمە لەلایەن عەقڵیەتێکی وا بێ وە زیهنێت بێ سەقافەت بێ کە بە دوایە بچن و کێشەکەی فەلەستین بەو شێوەیە نییە کە ئێمە بە شێوەیەکی عاتفی لەگەڵ قەزەی فەلەستینابی و لەگەڵ قەزەی داگیرکردنی خاکە بەڵکو ئەمە قەزەیەکی استراتیژی و ئاماژدارە لە لای تاکی کورد نەک دابەشکاری شەقامەکەی خۆی جوولەکە بە درێژایی مێژوو ئەوەی کە لەناو وڵاتانە ژیاون بە سەلامەتی زۆر سەربەرزانە و بۆ خۆیان ژیاون و بێ مشکلە و بێسەرێشە لە جیهانی ئیسلام بێتن یان لە ئەوروپایەوە بێتن بێسەرێشە بوون بەڵام کە دوایە ئەم کیانە دروست بووە ئەم کیانە بۆ ئەوان شەرعی نییە لەبەر ئەوە ئێستا کێشەیەکیان کێشەی خۆیان نییە کێشەی عالەمە کێشەی ئەوروپایە کێشەی جیهانی ئیسلامیە کێشەی هەموو مرۆڤایەتیە
ئێستا حالیان بۆ بە شێشی مرۆڤایەتی بۆیە ئێمە تاکی خۆمان ئەبێەوە حاڵ ئێمەش بەشێکین لەوە بۆیە ئێستا ئەبێ تاکی کوردی باش ئەوە بزانێ ئێمە چەند حەلێکمان بدەسەوە یەکەم وەکو مسلمانێک ئێمە دیفاع لە برای دینیمانەکەین مسلمانین دوو وەکو مەزڵومێک ئەبێ دیفاع لە خەڵکی مەزڵوم بکەین کاکە ناڵی مەزڵومە نابێت دیفاع لە مەزڵوم بکەین کاکە ئەو خەڵکە مەزڵومە بزانە چۆنە کوژرێ چۆن جاروایە یەک خێزانی ئیبادە ئەکرێ باشە ئێستا چیتە جوولەکە خاوەندە سەڵات من لەوێ لەگەڵ مسلمانەکەیان شابژین ئەوانیش ببن لەوێ بەڵام ئەوان ئەمە خەتەرەکە ئەلەمەیە کاگارم یعنی زۆر خەتەرە ئەو بەواجب بێزانی ئەو بکوژێ دەریکە ماڵەکەی بە حەڵاڵی خۆی زانێ ئەلێرەیە قەزێ ناڵێم غەڵەت حاڵی بۆینە تەوراتیەکە کە ئەوان کردویانە ئەلێرێ کارە ساتەکەیە ئەو بە مۆرشی ئەوی نازانێ ئەو منتیقەی کە هەیە باس کراوە ئەوان بە ماڵی حەڵالی خۆیان نێزان بۆیە عەرەب لەوێ مەسیحی لەوێ هەر کەسی لەوێ بێن بوونیشی ناشەرعیە ئەبێ نەمێنێ بۆیە ئەوان خەریکی بۆیە ئێساوان ئێستا خەریکی ئەو پاکتاوکردنەوەن کاگەرم ئێساوان خەریکی پاکتاوکردنی ئەوەن بۆ چونکە دواوی کە ئەمریکا ئەترافی کرد قودس ئاسیمەی ئیسرائیلە ئیسرائیل ئەوێ هەیمەنە وجودی خۆی بسەلمێن وایە بیسەلمێنێ عاسیمەیە و مسلمانانیش کە هەز بەما ئەکەن ئەم ئاسیمێنە ئاسیمەی ئێمە قۆناغبەندیکەن هێواش ئەوانیواژیکەن مسلمانانش بمبورە ئەلێرە شاکە مسلمانان هەست بەوەکەن ئەوە لە مانگ کۆتایی مانگی ڕەمەزان ئەوانی چون بە دەستە جەمعی قەرەباڵغێکی زۆر لە قودس لە ئەقسای نوێژیان کرد ڕاستە دکتۆر عومەر ویست هیچ گەلانێکی دنیا لەگەڵ ئەم زانیژمانانی تەنها دەسەڵاتەکانی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا لە ڕابردووە لەگەڵی بن وەکو گەلانی دنیا گەلێک نابین وەکو شعبێک پشتیوانی لەم زوڵمە بکە هیچ شوێن هیچ کەسێکی بە وجدانیش نابینی ئەمە تەنانەت وەکو خۆ باسە کرد کۆمەڵێک لە حاخامەکان هەن دژی ئەمەی ئەمانێکن بەڵکو ڕێپێوانیان کرد لەناو قودس خۆیان ڕێپێوانیان کرد مەسیحیەکان بەگشتی کە ئەمەی ئەوانیکن لادانە لە هەموو پێوەرێکی ئینسانی ئەخلاقی یاسایی ئاسمانی زەمینی ئەوەی بەشی دوڵی کوردیەکەیم بۆ مەسەرەوە خاڵێکی ترکە حەقە بیڵین ئیسقاتاتی تاریخی کە لە ڕابردووە ئیمپراتۆرەتەکان قەڵەمڕەوی خۆیان دیاری کردووە ئێستا نابێ ئێمە مححکومی بەو ئیسقاتاتانە بۆ چکە ئەم شوێنی ئێمە فارسی تیاوە ئەکرێ فارسەکان بێ مڵە کاکە ئێوە بڕۆنە دەرەوە ئەبێ ئێمە شوێنی ئێمەیە لە مووسڵە ئاشووریەکان هەبوون ئەکرێ ئاشووریەکان بێن بڵێ وەڵا کاکە بچنە دەرەوە ئەمە شوێنی ئێمە بووە هەر وەکو لە سووریا ڕۆمەکان هەبوون دەسەڵاتی ڕۆمانیا پایتەختەکەی سووریا و فلادلفیا بووە کە ئێستای ئوردون ئەگرێتەوە ئەکری ئەوان بێن بڵێن ئێوە بڕۆنە دەرەوە ئەم پێودانگە کە هەنێ خەڵق قسەی لەسەرەکە بەڕاستی معیار و پێوەرێک و گۆشەنیگایەکی زۆر هەڵەیە ئەبێ لەوە دەرچین خاڵێکی تری گرنگ کە جەناب باسی کرد لەم ماوەیەمەکەم زۆری نەماوە لەم ماوەیە باسی ئەسڵی مەوزوعەکەی واقعی کوردستان زۆر بەخۆت لەم ماوەیە هینێکم خوێندەوە مرکزێکی بەحسی ئیسرائیلی هەیە تازەیە طبعا دوای تەطبیعی کە کرا لەگەڵ ئیمارات و لەگەڵ بەحرێن ئەوانە کۆمەڵی ئەکادمی ئیسرائیلی خۆیان دانیشتون بڵاویان کردوێت 4-5 پرسیارەکەن لە یەکتر پرسیارەکەن ئایا ئەم تەطبیعی عەرەبەکان لەگەڵ ئێمە ئیکەن ئایا لە قەناعەتەوەیە هەر هەمویان بیل ئیجماع لە نەخێن لە قەناعەتەوە نیە و لە ناچاریایە ئەڵێ باشە کە لە ناچاریایە ئایا بۆ لە ناچاری ئەماکەن لە بەرەوەی هێزیان نییە ئەو وڵاتانەی کە پشتیوانی لەوانەکەن لەو ڕێگەیەوە تەعامل لەگەڵ ئەماناکەن باش ئەی باشە ئەگەر دەسەڵاتیان بکەوێتەوە دەست مسلمانەکان ئایا ڕازی ئەبن بەم تەطبیعە ئەڵێ نەخێر هەڵێ وەشێنەوە پرسیاری چوارم ئەڵێ ئەی باشە چی بکەین بۆی ئەمە بمێنێتەوە ئەوان نتوان ئەو دەسەڵاتیان هەبێ ئەڵێ ئەبێ هەمیشە هەوڵ بین ئەوان بە لاوازی بیاڵن ئەڵێ بە چۆن ئەڵێ بە دروستکردنی جیاوازی لە نێوانیان ئەم جیاوازیە ئێستا ئێمە بمانوێنە پرسیارەکەی جەنابەت ئێمە ئەبێ ئەم جیاوازیە هەر چۆنێ بێ نەیهێڵین بۆ بە زیادکردنی معلومات ئێستا من کۆمەڵە زانیاریم لەسەر فەڵەستینە بێ ئەڵێ ئینسان دوژمنی ئەو شتەیە کە نایناسێ گەنجی ئێمە نوخبەی ئێمە خۆی هیلاک ناکە لەسەر زانیاریەکان لەسەر مەسائلە ئیسلامیەکان بەداخە و بە دواداچوون ناکەن حکمێکی مسبق لە مێشکیانە هەیە هەر عناوینێکی ئیسلامی هەر وێنەیەکی ئیسلامی هەر منطقەیەکی ئیسلامی هەبێ پێشوەخت حکمێکی مسبقی ئەوێ ئێمە کۆتایی بەمە بین بەر ئێمەش بە هەمان شێوە بەڕاستی نووسری زۆر بە ئیمکان هەیە نووسری زۆر بە ئینساف هەیە لە تەواوی دنیا کە حەق ئەڵێ حەق بەتایبەتی هەنێ نووسەرێن سەر لە بەرامبەر قسەی کورد و قسەی زۆر جوانەکەن ئێمە ناتوانین ئەو قسانە بکەین بەڕاستی مەبەستی ئەوەیە
ئێمە نەکەوینە ناو چوارچێوەی ئەو بازنەی کە ئەوان کێشاویانە ئێمە لە هەمیشە لە خلاف و لە دژایەتیا بێنین. تۆ ئەمان پاساوێک یا ئامرازێکیان بەدەستەوەی قسە لەسەرەوە کرێ ئەڵێ ئێمە ژووک و کورە چەوسینەوە بۆ نە باسی کوردانی ڕۆژاواکە باکوورەکە باسی ئەوەکە کە بۆن من نمونەی هەندێک لە سەرکردە ناوچەیەکان سەرۆکی وڵاتەکان کوردانی وڵاتی خۆیان ئەچەوسێنەوە و ئێمە وەکو بەتایبەتی با بڵێم شەقامی ئیسلامی یا سەحوەی ئیسلامی یا بڕواداران بە شێوەیەکی گشتی بۆ بەو شێوەیە داکۆکی ناکەن. ئایا ئەمە قسەیەکی واقعیە؟ ئایا ئەمە یعنی واقع بۆ خۆی لە ڕابردووە ئەوەی سلماندووە کەوایە یاخود ئەم هاوسۆزیە هەر هەبوو ئێمە بۆ برا کوردەکان لە پارچەکانی تریشا؟ زۆر جوانە. خۆی ئایدۆلۆژیا چەند گرنگە بۆ ئینسان بۆ ئیرادەی باتێ بۆ ئێ ڕوئیەی باتێ لە هەمان کاتیشا کاتێک کە ئەکەوێتێ ژێر تەواوی کاریگەری ئەمە ئایدۆلۆژیاوە ئەوانی کە نابینێ ئەمە مەترسێکی گەورەیە. ئەبێ ئێمە لەم ڕوانگەیەوەکە وەکو میلەتێکی مەزلوم وەکو میلەتێک کە یەک چارە نووسمان هەیە بەیەکەوە بە ئەلمانیەوە بە ئیسلامیەوە دوژمنەکانمان پێکەوە بە یەک چاو سەیرمانەکەن لە یەک بەلەماین ئەبێ بەڕاستی لە کاتی حاڵەتێکی وە بە حەق بڵین حەق بە ناحەقی بڵین ناحەق. ئەوەی مەسەلەن سەرۆکی وڵاتێکی کا بەرامبەر بە میلەتێکی وەکو کورد ئەبێ ئێمە دژی بین هەر کەسێکەیە ئەو کەسە با لە ناو خۆشمانە بێ. نووسەرێکی ئیسلامی زۆر گرنگە بە عەدالەتانە باسی مەسەلەی عیفرین بکە باسی مەسەلەی ڕۆژهەڵات بکە باسی مەسەلەی ڕۆژهەڵات بکە ئەبێ بە عەدالەت خۆی دژی زۆڵمە هەر کەس بیکە هەر خۆیشی بیکە زۆڵمە موسڵمانیش بیکە. ئەمە ئەبێ لەگەڵ زوڵمانە بین ئەمە خاڵێکی مهمە. بە هەمان شێو ئەویش لە حاڵەتێکی وایە نابێ بێت بە حکمێکی موسبەقی ڕابردوو تەنها وشەیەک عنوانێکی ئیسلامی هەیە بکەوێتە سەر ئەم حاڵەتە و زیاتر پەردبوونمان لە نێوان نازیاکە وعی خوێندنەوە معلومات یەکتر ناسین بیرکردنەوە لە چارەنووسی هاوبەشی یەکتر ڕێکمان نەخا بەڵام بەداخە و محکەمەکردنی یەکتر و ئەوانە ئەمەخاتە هەڵی گەورە. بەڵێ مامۆستا نازم ئەوەی ئەو پرسیایی لە دکتۆرم کرد ئەو پاساوانە مەشروعن کە ئێهێنرێتەوە بۆ ئەوەی کە جیاوازی لە نێوان گەلێکی تر ئەگەر عەرەب بێ یا هەر گەلێکی تر بێ کە بەڵام بڕوادار و موسڵمان بێ کە خەڵکی باوەڕدار بێتە سەر شەقام و داکۆکی لێ بکە لەگەڵ ئەوەی کە بۆ هاوزمانەکانی کەم تەرخەم بێ تا چەند ئەم قسە لۆژیکە. خۆی ئێمە بەعام هاوزمانی دوو پێوەرمان هەیە بۆ دیفاعکردن لە خەڵک تەنیا هاوزمانی نییە ستەم دیدەی مافخوراوی ئەمە یەکەم هۆکار ئەمێ دیفاعکەین براکەم مەزڵوم بوو دیفاعی لێکم ئەی گەزاڵم بوو انصر أخاك ظالما أو مظلوما في غمرة فرمي صلى الله عليه وسلم پشتیوانی براکتك أو يا ساق قديمك يا عرب پشتیوانی براکتك ظلمي كرد يان ظلمي ليكرا إيه باشا ظلمي كرد شون پشتیوانی بكم دسي بقرمي يلا ظلمك أركي سرشاني أسهمو نسرو روناقبيرو أواني كتواناي كان هي دستي هولدن دستي جولك بقرن نيالن ظلم كالو برايانيان لبرا إنسان كان إتر لبرا مسلمان كان لبرا إنسان كان هر زماني شان هي بو چونك ئەوانی کە لەوێ جوولەکەی کە ئێستا ئێمە لە کوردستانە لە سا چەنی کوردستان ئێرە چەنی کووردە میلەتێکین لە سا 92 میلەتی کوردین خەڵکانی ترمانتیایە مەسەلەن کاکەی یەزیدی هەیە مەسیحی هەیە بەڕێک و پێک و محتەرەمانە وەکو باسکرا ئەژین و ڕێز و حورمەت و پێگەی تایبەتی خۆیانیان هەیە پارێزراوە پێگان پارێزراوە هەز بە هیچ جۆرە چەوساوی و مافخوراوێک ناکەن لە کاتێکا کە لە 1948 کە ئەو کاتی دەوڵەتی جوولەکەی ئەلان کراوە پێش ئەوە ڕژی جوولەکە زای چەندێک بوو لە فەڵەستینە لە سا 12 بووە ئەتێ وردەوردە بە ئەنوا و ئەشکال فرت و فێڵ خەڵکیان هێناوە و خەڵکیان هێناوە بۆیە ئەوان خەڵکی ئەوێ نین ئەتر بە چ مافێک ئەلێن زۆڵممان لێ لە نۆسا مامەسا لە سا سێ بوون وردەوردە ئەمە بووە 1970 و تاوەکو ئێستا گەشتوتە لە سا 1970 بۆ چونکە هەموو 6 نێزکی 7 ملیۆن عەرەب ئێستا عەرەب لە هینە ئاوارەیە لە فەڵەستینە نەماوە نێزکی 7 ملیۆن کەس نەماوە بێگە لە مەسیحیەکانیش کە هەمووی هیجرەتیان کردو ڕۆیشتون. باش ماوەسا من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە بەڵام ئەوێ دو پرسیار لە بەڕێسی بکەم چۆن ئەم کێشەیەوە قەزەی فەلەستین کە خاکەکەیان داگیر کراوە بزوتنەوەی زایۆنیزم ئەم ڕێژانە کە ئەخرێتە ڕوو بە دوایەکە لە 12 بۆ دێ بۆ 78 ئەبێ بە زۆرینەیەکی زۆر ڕەها کە ئەوێ داگیرەکەن چۆن ئێمە بین گرێدراوی کێشەی خۆمانیکەن کە ئێمەش نەتەوەی کون نەتەوەیەکی مەزلومین و ستەم دیدەین و نکولی نەتەوەی لە ڕابردووە هەبووە چەوسانەوەی نەتەوەی هەبووە نکولی خاک بووە زوڵم و ستەم هەبووە چۆن ئێمە ئەم دوانە پێکەوە تێکەڵکەین بۆ ئەوەی زیاتر هاوسۆز بین لەگەڵ گەلانی ستەم دیدەی دنیا. دووشت هەیە بۆ ئەویمان کە یەکەم وەکو باس کرامە ساژ ئاماژەی بێت خوێندنەوە با ئێمە بخوێنینەوە
مێژووی خۆمان مێژووی جوولەکە مێژووی ئاینەکان بخوێنە بزانین چی حەق و چیان ناحەق ئەمە یەک دوو ئەمەدا علاقەی بە دەسەڵاتی زلهێزەکانەوە هەیە ئێمە کە مەزڵومین پەیوەندی بە زلهێزەکانەوە هەیە فەڵەستین کە مەزڵومە علاقەی بە زلهێزەکانەوە هەیە جوولەکەش کە زۆڵمەکە پەیوەندی بە زلهێزەکانەوە ئەبێ ئەوان ئەبێ وڵاتی یەکگرتوەکان ئومەی متحیدە ئەبێ وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوانەی کە خاوەن ڤیتۆن لە مەجلیسی ئەمنا ئەبێ ئەوان چارەسەری ئەمە بکەن بۆ چونکە ئێمڕۆ کە جیهانی ئیسلامی دەسەڵاتی نییە تاوەکو بەهێز زوڵم لەسەر ئەو خەڵکە هەڵگرێت دەسەڵاتی نییە کەواتە ئەبێ یان یەکێتیەک لە بینی خوا دروست کە ئەمە ێشە مستەحیل لە جیهانی ئیسلامیە دوو ئەمێنێتەوە سەر ئەوە جیهانی ئەوروپا بۆچی ئەگە هەستکەن زاهیرێکی ئیسلامی لە وڵاتانی ئەوروپایە بەرپا ئەبێ پێش ڤاتیکان ئیسرائیل هاواری لێ هەڵەسێ بۆ وایە یعنی پێشەوەی ڤاتیکان بڵێ ئەرێکا کە فەڕەنسا ڕێژەی ئیسلام مسلمان بوون لە فەڕەنسا خەریکە زیادە کافرای خۆتان بکەون پێشەوە زانی ئیسرائیل هاواری لێ هەڵەسێ بۆ چونکە لە ماوەی 20 ساڵی تر وڵاتانی ئەوروپا لەواچێ بە جۆرەی کۆمەڵێک سەرژمێری و پێشبینی ئەوانێکان وڵاتانی ئەوروپا زیاتر خەڵکی مسلمان و بەرەو ئیسلامی دێ و بەرەو مسلمانەتی دێ لەواچێ کەسبینە سەرک وەزیرانی فەڕەنسا و وڵاتێکی تر بوو مسلمان بوو کاکە پشتیوانی ئیسرائیل ناکە حەقی ڤیتۆکەی ئەو ئەیدا لەوەی کە جوولەکە لەوێنێمێنێ کەواتە باشترین پلان و بەرنامە پێشەوەی بگاتەوە بێ وڵاتە زلهێزەکان چارەسەری ئەم وەزع بکەن نەک میلەتێکی فەقیری مەزڵومی وەکو کورد چی پێیە تەنیا ئەوەنەی ئەتوانێت بخوێنێتەوە بە حەق بڵێ حەق و بە ناحەق بڵێ ناحەق باش سپاس مامەسا دکتۆر عومەر دوا قسە بۆ بەڕێزە دەمڕۆ لە شاری سلێمانی و هەڵەبجە لە کوردستان بڵێ پشتیوانی بۆ گەلی فەڵەستین ڕاگەێنرا پێم خۆش بوو قسەیەکی خۆ دوا قسە لە تەواوی بەرنامەکە لە کۆتایی بەرنامەکە بۆ بینەران بکەی ئەمەی کە کرا لە شاری سلێمانی و لە هەڵەبجە و لەوانەیە من ئاگام لێ نەبێت لە شوێنی کەش کرابێ هاوسۆزی لە ئاسی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێک لە میدیاکانە هەیە بەڵام ئەوەی کە لە شەقاما کراوە لە ئەو شوێنانەی کە خەڵکی تیاکۆ بێتەوە کرا ئەمە هێمای چییە بۆ فەلەستینیەکان و غەزە و خاکی داگیرکراوی مسلمانان کە ئێمە چەند دقەیەکە باسە و باس و بابەتەیەکەین و بابەتێکی گرنگیشەکە پێویستە ئەمە هەمیشە لە ناو گوتار و میدیای ئیسلامی ڕنگدانەوەی هەبێت بالفعل ئەمڕۆ وێنەیەکی جوان و بەڕاستی لە شاری سلێمانی لە شاری پێکەوە ژیان کە کاتی خۆی کاکە ئەحمەد و مەولانا دروستیان کردووە لێرە نمونەیەکی جوان بۆ ئەو کۆمەڵە زانە ئەو کۆمەڵە نوخبە پێگەشتووە سیاسیە ئەو بەڕاستی ئەو ڕێپێوان و یا بڵێ ئەو گردبوونەوەیان کرد لە هەڵەبجەش ئەمە بەلانی کەمەوە تۆ ڕای ئەگەیەنی کە من لێرە تۆ من ئاگام لە تۆیە گەلێکی مەزڵوم گەلێکە ستەمی لێ ئەچۆرە تا ئێستش گەلە ستەم لێکراوەکەی براکەی لە بیر ناچێت لەگەڵ ئەو هەموو شعورە ئینسانی و ئەخلاقی و یاسایی و ئەوەی کە باسمان کرد لە پاڵیا شعورە ئیمانی عەقیدەکەی خۆی لە بیر ناچێت چونکە ئەقسایە کێسا لە ناو ئەقسایە خەڵک شەقی تێڵ ئەدرێ نوێژێکی ئاسایی لەگەڵ خۆی خۆیە ئاکا هەموو وجدانێکی زیندوو هەموو ئینسانێکی زیندوو لە هەر کوێ هەبێ ئەمەی پێ قبوڵ ناکرێت ئەمەی پێ ڕەفزە لەبەرەوە بەڕاستی هەنگاوێکی جوان بوو هیوادارم بتوانین لە کاتی ترا گەورەتر و فراوانتر و خەڵکی تریش بۆ ئەبێ هەر حاڵەتە ئیسلامیەکە بێ پێویست بوو خەڵکی شار بەگشتی هەومان چونکە بەڕاستی ئەوە یعنی پشتیوانیە لە خەڵکێکی مەزڵوم کە تۆ کیمیات بەسەر هاتوو ڕاستە لەوانەیە هەرنێک کەس بڵێ ئەوان بۆوان ناکەن من نابێ بەڕاستی ئەو لەژێ تۆپ تەیارەیە لە هەموو گەلەکەی لە دەرەوەی وڵاتە لەگەڵەوە قسەیان هەبووە بەڕاستی من لەو ڕۆژانە گوێم لە خالد مشعەل بوو کە داوا لە ئێرانیش و لە تورکیاش و لە سووریاش و لە عێراقیشەکە کاڵیان قەزەیە چارەسەرکەن بەسیلم ئەمە گەلێکی مەزڵومە گەلێکە خاوەنی قەزەیەکی ڕەوایە قسەیەکی گەورەی ئەو بیکە داوام وایە پێش ئەوەی لەلایەن وڵاتانی کەەوە بسەپێنرێ یا دەستی تێ بخرێ ئێوە خۆتان وەکو برای خۆتان لەگەڵا چارەسەریکەن اینجا بەڕاستی ئەقساژەکو مامەسای یەکەم قیبلەی مسلمانان کە لێەوە پێغەمبەرەکەمان سەرکەوتە بۆ ئاسمانەکان من لەم یەهتەم بئەمری المسلمین فەلەیسە منهم مەسەلی مؤمنین وەکو چی وایە وەکو جەستەیەک وایە لە هەرکوێ ئازار بچەژێ نوێبی هەست بە ئازارەکەی بکەم ئەوە کەمێک بوو لە دانەوەی حەقی خۆمان وە زیندووکردنەوەی ئەو کارە گەورەی کە باپیرمان سەلاحەدین کردوێتی ئێمەش بەو ڕێگا دەڕۆین و ئینشاڵڵا سەرکەوتنیش لە دوجارە هەر بۆ مسلمانان زۆر سپاس بۆ دکتۆر عومەر محەممەد سەرۆکی ئەنجومەنی شورای یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری ئیسلامی سپاستانەکەم لە بەرنامەی گفتوگۆی تایبەتی ئەم شەومان ئامادە بوون بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە سپاس